دوای چەندین ساڵ سەیرە کە هێشتا ئەم ماسکە ترسی گەورە لە دڵماندا دروست دەکات. بەڵام ئەم ساڵ بە بەشێکی نوێ و جیاوازەوە گەڕاوەتەوە. سکریم 7 وەک بەشەکانی پێشوو تەنها فیلمێکی ترسناک نییە، بەڵکو گەڕانەوەیەکە بۆ ڕەگ و ڕیشەی چیرۆکەکە. دەرهێنەر و زۆرینەی ستافی فیلمەکە گۆڕاون. دوای ئەو هەموو بەشە و کارکتەری تازە، فیلمەکە بڕیاریدا بگەڕێتەوە سەر ئەو کارکتەرە ڕەسەنانەی کە لە بەشەکانی سەرەتادا هەبوون. کەمەش گەورەترین قوماری سینەمایە تا ئێستا کرابێت. اینجا ئەگەر تۆی بینەر پێت وایە یاساکانی یاریەکە دەزانیت، هەرزوو واز بێنە، چونکە لەم بەشە نوێی سکریمدا تەنانەت خودی یاریەکەش گۆڕدراوە، بکوژەکە زیرەکتر و دڕندەترە. ئەم جارە ترسەکە ئەوە نییە کە بڵێن کێ بکوژەکەیە، بەڵکو بووە بەوەی کە کێ ڕزگاری دەبێت. سکریم 7 هەم ترس و هەم تاقیکردنەوەی متمانەیە. ئەگەر تۆ فیلمێکی پڕ لە گومان و سترێس و تۆقێنەرت دەوێت، بێت و دڵی ئەم فیلمە بۆ تۆی و زوو سەیری بکە. بە بڕوای ئێوە سکریم بەم بەشە توانی قومارە سینەماییەکە بباتەوە؟